سڵاوتان لەبێ کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم لە ڕادوی دەنگی گەلەوە هەواڵەکانی مرۆهێنی 12 نیسانی 2024تان پێشکەشەکەین بێسەرمان بن. لە پەرلەمانی ئەوروپا لەبارەی دۆخی زیندانیانی سیاسی کە لە ژێر گۆشەگیریدان و شکنجە و هەلومەرجی دژواری ئیمرالی دوێنێ کۆنفرانسێک بەڕێوەچوو تیشە خرایە سەردۆخی ئیمرالی و بێدەنگی جیهان لەو بارەوە. کۆنفرانسەکە لەلایەن ئەندامانی پەرلەمانی ئەوروپا ماسمیلیانۆ سێمێرگیلۆوە ڕێکخرا بوو باوبەشی لەگەڵ کۆمەڵی پارێزەرانی ئازادی و مافی مرۆڤی گیانی لە ئەوروپا و پارێزەرانی دیموکراتی ئەوروپا و کۆمەڵی دیموکراسی و یاسای نێودوڵەتی ڕێکخرا بوو. لە کۆنفرانسەکەدا بەناونیشانی زیندانیە سیاسیەکان گۆشەگیری مامەڵەی خراپ و شکنجەدان چەندین دانیشتن بەڕێوەچوو و پانەڵێک لەسەر ناوی تورکیا و زیندانی ئیمرالی لەناو کۆنفرانسەکەدا بەڕێوەچوو کە لەلایەن هاوسەرۆکی کۆمەڵی پارێزەرانی سۆسیالیستی هەڵدانە دیپا دریڤەر بەڕێوەبرا و تێیدا باسەوەکرا کە لە تورکیا ژمارەی زیندانانی 5 قات زیادی کردووە بەم ڕێژێش لە پاش رووسیا لە پلەی دووەمدا. هەروان نوێنەریشان دیمرالی پارێزەر لە ناچارلۆتا لاگەندەر تشکی خستە سەر فشارە هەمەلایەنەکانی سەرگەلی کورد و باسی لەوکرە و گۆشەگیریە توندەی لە ئیمرالی هەیە لە جیهاندا وێنەی نییە. بەڕێزان هەر لە کۆنفرانسەکەدا لەگەڵ مەزلوم دینج پارێزەری ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لەسەر بابەتی دۆخی زیندانیانی ئیمرالی گفتوگویەکی تایبەتمان کردووە کە باس لە زیندانەکانی تورکیا و ئەشکەنجاندان دەکا کە چۆن و کوڕەبازێکی فشار و زۆرم لێ بەکاردێنرێ و باس لەوە دەکا کە زیاتر لە 3 ساڵە هیچ زانیاریەک لە ڕێبەر ئۆجەلانەوە نییە و ویسیانە لە کۆنفرانسەکەدا چ پامێک بگێنن پێکەوە گەویستی دەبین. لە پەرلەمانی ئەوروپایەکێک لەو کەسانی کە قسەی کرد مەزلوم دینج پارێزەری ڕێبەر ئۆجۆلان بوو. ئەم خۆشە بپرسم ئێوە ویستان ئەمڕۆ لە پەرلەمانی ئەوروپادا چ پامێک بگێنن؟ بەڵێ لەسەر برێز ئۆجۆلان ئەف 25 ساڵ زێدەتر تەجربەیەکە گران هەیە و ئەف 3 ساڵێ داویژی قەت ئەماگاهی ناستێنن. دەوڵەتا تورک حقوقا خۆشی بن پێک تکێ و گەلک پەیمانی مافی مرۆڤ یە ناونەتەویە و ئالیگرەژی بن پێک تکێ لە هەمبەر وێ بێ حقوقی سەلێدانی مە ئاستا سازی ئەوروپا دەژی گەلک چێبوونە حەیاوی رو وەک سازیە گرێدای قۆنسەی ئەوروپا CPT و دادگا مافی مرۆڤ ئەوروپا و دیسە وەک سازیە دی نەتەوێ ئەکبووی گەلک سەلێدانی مە چێبوونە لە حەیاوی رو ئەنجامێکە ئەم بێژن ئەرێنی مە نەگرتیە ji bo vê jî yanî ev sazî jî ji ber got mesela dema mijar dibe Kurd yan jî mijar Birêz Öcalanê binbêkirinê li hember wî nedîtî tên bêdeng dimînin yan jî helwesteke xurt nadênin dereng jî bê em bêjin cana biryara digirin wek mînak em bêjin netevê yekbûyî biryara tedbîrê 2022 de girt got pêwîst e demnidest hevdîtin bênekirin lêbelê ev biryar jî عالیه دولت ترکناینجه و پشتی و جواب اف بریاره گو هاتنه استاندن جی بینجه هلوستک تونتر نای نشاندن جالیه وان سازیا و جالیه هزن اوروپایی و جبر و جی ما ایرو مثلا ما افر و شاهی ما نقاش کر و پیوستی به تکوشینک حقوقی ام بیژن تکوشینک برفره هست جبوگو یعنی اف بن پیکرنا مافای الهمبر برێز ئۆجۆلان نتنه ام بیژن برێز ئۆجۆلان علاقه دارد که گله کرد و گله ام بیژن جهان تواهی علاقه دارد که و مجارا مافی مروه مجارا همه مروهی دیه جبر ویجی پیوسته پرانی یعنی تبلیغ کنفرانسی بون شکوه حقوق ناس بون جدا گلک دولت هات بون پیوسته تکوشینه که برفرهی بیمشان تکوشینه که حقوقی بیمشان کنفرانس ایوا تکلی ایوا لگلو پارێزەرانی ایرو بەشدار بون دوام دکان یان تەنیا لەناو کنفرانس دەبێ بله انجام نامه و کنفرانس دش خو او پیشنیار جهاتن کرن گوتن پیوسته اف ادی امجاره کدی ورن گلهب و لهمبر و به حقوقی تکوشینه که برفرتر ام بمشینن ده انجام نامه ده جی افتش تبو و وکی مثلا میناک ام بیژن هن چالکی بینکرن هن سرلیدان ده آستا CPT وان سازی دی قونسه اوروپا و گریدای ده جی وک ام بیژن یه
سازی گو تبلیغ کنفرانسی بون کسی گو حقوق ناسی گو تکوشینا مافی مرو دمشینن وک انجامنامه افت شوی گوتن ام پیوست ام سرلیدان ام جی سرلیدان ام بکن 3 سال هیچ زانیارک لباری ربر اوجلان و بس تکره کنیه ایو کو پارزری که ربر اوجلان هیچ زانیارک تان بدست نگشتوا شون حولدانی او تان هيك لاني كم وكو مجديك بوغلي كربتا بتل باكوري كردستان وتركيا زانياريك بدس بخن بله 3 سال جدتر يعني هري داوي تكليا هري داوي تلفونا گو نيوي د قطبو يا براي خره كربو جوه دم حيا ايرو ام هول ددن ب سرلدان دكن شو جوه هفديتن ام بيك بينن جدا وكدي مثلا ام بيجن بريا ناماجي ام دخازن هول بدن خو بگينن بريزو جران و هر سگرتي دي الجرافا امراليشي لبل حيا ايرو قد ما آگاهی نکرتی يعني نامه ماجي هرتم باوای که آسایی ام نامه دنویسنن لی او نامه ام دنویسن دگهن ناگهن ام ویجی نزان يعني تبرسف جبرگو نینه بله راسته جبروی قد آگاهی تنه ده چه روشه دنه شرط و مرجوات چنه روشوای تندرستی چاوایه قد آگاهی تنه نسینگی بورا سی پی تی لدوین سردانی بو ترکیا و باسی لو کرده بو که چوت امرالی بلام راپورتی خوی بلاو نکرده بو نه هده بجه نچونت امرالی تا چند راسته بله سی پی تی هری داوی ایلونا 2022 ده چوبو پشتیویجی جارکتی ای سال سی پی تی هات ترکی نزی امبیجن ده هفتیا زیده تر لترکی ما گلک گرتیگه زیارت کرن لینه چو امرالی يعني شو قد دابيانيا واده جهبو يعني افها سي بي تي جبر چه مثلا زيارتك بيكتني جبر گو مثلا امبيجن لهمبر وي گرتيگه اگر ناراضيبون هبن يانجي امبيجن هن شکایتن بن پیکرنا مافا هبن اشکنجل ور هبه لگور وي چرچوي مثلا زيارت خو بيكتني ايرو ام دنرن نل تركي دولت گردای کنسای اروپا تواهی زندانا هری گو اشکنجه مریت ده زندانا گو هری امبیجن گران تجید ده مریت ده گراوا امرالیه لبله نچور يعني دوی هفدی چونا خوی ترکی ده یا داوی ده زندانا امرالی زیارت نکر اب نای قبول کرن يعني پیوسته دمنده است امبیجن سپیتی جی به ارکافرا به يعني سپیتی هرتم ام باوای کاسای راپور دنویسین جواردشین و دم جي ام يكو يك تكليجي دين بواره هبديتن جدكن لب حيايرو تبرسبك ام بيجن يعني اريني چه نبويه يعني بله باش لروي نيو دولتي او لروي ياساشو اگر نيو دولتي جنب بو ياساي تركيا گوشگيري اسم ربر اوجلان 25 سال لزندانه ذات ل 3 سال شوكو تو بس كر هيچ حواله گنيه ایدی زندانی ربر اوجلان کوتاین هاتو پیوز کاتی اوانی که ایتر آزاد بکره؟ بله شخوا تروابونا اسارتا برز اوجلان تنه يعني آلی ام بیجن سیاسی بیجن لآلی حقوقی دجی دارزاندناوی نعادلانه بو بنگه که مساوی گرتناوی حقوقی جی تنه بو لأفه پیشتی 2014 دادگاه مافی مرو اوروپا بریارک دا دوی بریارا خود گوت کسی که نکاره بجه حیا داوی عمر خود زندان ده به اگر جزایی که بوی آوای هبه خلا اشکنجه یا سیمین یا پیمان مافی مرو اوروپا بن پیکت که جبر ویجی پیوسته و زاگون خو بگوهری اف زاگون گوده بجه حیا داوی خو عمر خود زندان ده بمینه پیوسته بگوهری لبل ترکی اف 10 سال سر به بریاری را درباس بونه هیچ زاگون خو ناگوهری پیوسته و بریاری ناینجه و بریاری بجه ناینه جو گو و بریاری بجه بینجی تکوشینه که برفره پیوسته شاید به کنفرانس افجی امجارج هات روجه و پیوسته زخت به کرن گو جو گو اف بریاری هاتنه داین بیننجه ام هیوید کن به تکوشینه که برفره یا حقوقی جواکی و سیاسی و دمک نزیک تا اف بریار جوی پیک ورن و امه بگهن آرمان جاخوه با آوائی که فیزیکی و برز اوجلان آزاد به سپاس تکم مصنم دینش پرزاری ربر اوجلان
لە سینای پایتەختی یۆنانیش بزوتنەوەی گەنجانی شۆڕشگەر تەجێشە ڕێپیوانێکی بۆ شەرمەزارکردنی گۆشەگیری توندی سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجامدا لە ڕێپیوانەکەدا عەلی بیلەن لەسەر ناوی تەجێشە ئاماژەی بۆ داوا زیاتر لە 3 ساڵە هیچ زانیارێک لەسەر ڕێبەر ئۆجەلان بەدەست نەگەیشتووە و باسی لەوە کرد فاشزمی ئاکەپە و مەهەپە دەیانەوێت لە ساڵی 2024دا بە شەڕی ئەمرالی کۆتای بە کۆمەڵکوژی کوردان بێنرێ بۆیە دەیانەوێت بە پەرەدان بە شەڕی تایبەت جەستەی دەرونی بەسەر ڕێبەر ئاپۆدا سەپاندنی گۆشەگیرێکی قورس ئەنجام بەدەست بهێنن. ساڵا 1924 de tasfiye buyuna Kurdistan'ı encam digire. Her şer le girtiga İmralı'ya da despedike şerri psikolojik o taybetli meşine. Ve kuyucu dizanın ku jibo azadiye reber apo hamleye düyemin despekir. Le bakurre nebeda dayıken açtığı em sınav dikin ku jibo reber apo le kadan berxedidin. Ramane fikri serok apo Ramane meye em duxazı ku bu fikir Ramane de azat bişin jiber veye ki her dere, her devere ve şalekiye tevgere civanı şöreşker berdevam mıkı bişi serok apo ve serok jiyan nabe. Ve serok jiyan nabe. Ve serok jiyan nabe. Ve serok jiyan nabe. سکرتێری بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان خەدر ڕۆسی ڕایدەگەنە وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا کاردەکەن بۆ نەمانی هێز و دەستکەوتەکانی گەلی کورد و چاویان بڕیوەتە خاکەکەی دەشڵێ ڕۆژانە مەترسیەکان بۆ سەر گەلی کورد ڕووی لە زیاد بوونە بۆیە خەباتی گەلی کورد بەردەوام لە پەرەسەندندا لە هەر چوار پارچەی کوردستاندا. بەپێی ئەو هەلومەرجی کە ئێستا لە ئارادایە و چەندین ساڵیشە لە ئارادا بوو بە تایبەتی پاش تەقسیمکردنی کوردستان گەلی کورد ڕوبەڕووی زۆر ئالەنگ و چێشمە چێشم بوویتەوە لەوانە مەسەلەن دوونێ پێرێمە یادی ئەنفالمان کردەوە دوونێ پێرێ یادی چیمیا بارانی دەکرێتەوە ئێستا یادی تۆپ بارانی ئێران و تورکیا دەکرێتەوە ئەوە هەمووی لەوەیە کە چاویان بە کورد هەرنایە کە کورد بگاتە ئاوات و ئامانجی خۆی بە ئینسانی بژی لەگەر دەوڵەتە هاوسەیەکانی کە ئەوەینە حتا لە باشووری کوردستان لەو کوردستانەی کەەوە مەرحەلەیەکی باش لەو پێشەوە چووە ئێمە لەگەر حکومەتی ئیتیحادی فیدرالی پێکەوە حکوممان دامەزرادێ پێکەوە دەستورمانەوە کردیا ئەوە ئێستا ئەوان دەیانەوێ سەبرە لە کوردستان کەمکەنەوە بۆیە هەلومەرجی گەلی کورد پێویست بەوە دەکاتن ئەگەر ناکۆچی گچکە شەبی لە نێوان ئەو حیزب و ئەو حیزب ئەو ناکۆچیە وەلا بندرێ هەموو لامان مەبدەئێکی ڕزگارکردی گەلی کوردستان پیادە بکەین لە نێوان هەموو هەر چار پارچەی. هەپەکە سەبارەت بێرشەکانی دەوڵەتی تورک لە ڕاگەنراوی داماژەی بۆ کردووە فڕۆکە جەنگەکانی سوپای تورک 24 جار بردومانی هەرێمەکانی پاراستنی مەدیای کردووە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە سەبارەت بێرشەکانی دەوڵەتی تورک لەسەر ڕۆژی ڕابردوودا ڕاگەنراوێکی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ کردووە پێش هەموو شتێک بە هەستی شۆڕشگەڕیەوە جەژن لە دایکانی شەیدان بنەماڵی شەیدان گەلی وڵات پارێز و هەموو هاوڕێیان پیرۆز دەکەن. لا درێژە ڕاگەنراوەکە داهاتووە کە لە ڕۆژانی 8 و 9 و 10 ئەم مانگەدا لە هەرێمی گارە لە گۆڕەپانەکانی گورزێ دەشتی کافیا جار لە هەرێمی مەتینە گۆڕەپانەکان لە شیلاتزێ دەرگەل بیشیلی بازێ بانکا 11 جار لە هەرێمی زاب لە گۆڕەپانی شەیدی ئیبراهیم 1 جار لە هەرێمی خواکوڕک لە گۆڕەپانی خنرێ واتە خنێرەی ژوور و کۆلیت و کەندە کۆڵان 4 جار فڕۆکە جەنگیەکان بەگشتی 24 جار بردومانی سەنگەرەکانی بەرخۆدانیان کردووە. وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق ڕایگەاندووە ئێران 4 سەرچاوی ئاوی لە عێراق گرتووەتەوە و بەشێک لە ڕێڕەوەکانی ئاوی گۆڕیوە کە دەکاتە دیالە. عومەر زیاب وەزیری سەرچاوە ئاویەکانی عێراق لەگەڵ کەناڵی ئەل-عەرەبیە لەبارەی دوایین پێشاتەکانی سەبارەت بە گرتنەوەی ئاو لەلایەن دەوڵەتی تورک و ئێرانەوە
باسی لەوە گرۆ پێویستە بە زووترین کات لەگەڵ ئێران پەیوەندی دروستکەن بۆی کۆتایی بەگرتنەوەی سەرچاو ئاویەکانی عێراق بێنرێت تا بەشێک لە ڕووبارەکانی وڵاتەکان ببوژێتەوە. دەشڵێ لە میانی سەردانی شاندێکی وڵاتەکان بۆ سووریا هەردوو لە ڕێکەوتن لە بەنداوی تەبقاوە ئەو بگوێزنەوە بە ڕووباری فرات و لە ئێستاشدا ئاسی ئاوی عێراق بە شوێکی بەرچاودا بەزیوە. ئەو شخصۆتە ڕوو ئێران 4 سەرچاوی ئاوی لە عێراق گرتووە و بەشێک لە ڕێڕەوەکانی ئاوی گۆڕیوە کە دەکاتە دیالە. ئاماژەی بۆ شکرۆ پرۆژەیەکیان ئامادەکردو لەبارەی کێشەکانی ئاو لەگەڵ تورکیا هەر کات ئەردۆغان سەردانی عێراقی کرد گفتوگۆی لەبارەوە دەکرێت. بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 50 ناوچەکانی خواروی عێراق بە تایبەتی زەوی کشتوکاڵەکان مەترسی بە بیابانبوونی لەسرە، ئەوش بەهۆیەوەی دەوڵەتی تورک ڕێژەی بەردانەوەی ئاوی بۆ عێراق کەم کردوێتەوە. لە دوایین هەواڵیشدا ڕێبەری ڕەوتی سەدر ناوی ڕەوتەکەی گۆڕیوە لە ڕەوتی سەدرەوە کردێتی بە ڕەوتی نیشتیمانی شیعی. بەپێی بەڵگەنامەیەکە ئیمزای مقتەدا سەدری لەسرە ناوبراو ناوی ڕەوتەکەی گۆڕی و کردێتی بە ڕەوتی نیشتیمانی شیعە. ناوگۆڕینی ڕەوتی سەدر لە کاتێکدا کە لە حوزەیرانی ساڵی 2022 مقتەدا سەدر بە بڕیاری کشانی فراکسیۆنەکەی و دوورکەوتنی لە پرۆسی سیاسی عێراقدا دواتریش بەشداری لە هیچ هەڵبژاردنێکدا نەکرد و لە 29 2022دا مقتەدا سەدر بڕیاریدا واز لە کاری سیاسی بێنێ. ئەم هەنگاوی سەدر لە کاتێکدا هەرچەندە لە پرۆسی سیاسی ڕاکشاوتە بەڵام ماوەیەکە دەنگۆی ئەگەری گەڕانەوەی بۆ پرۆسی سیاسی لە ئارادایە. هەواڵەکانتان پێشکەشکرا ڕۆژێکی خۆشتان هەبێت.